ئێوە بەشداری دەکەن و داوایەوە دەکەن کۆبوونەوەکە دوا بخرێتن. بەڵێ ئێمە ئێستا لە کۆبوونەوەی سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان بەشدارین و جێگری سەرۆکی پەرلەمانیش لەوێ بەشدارە و ئێمە پێمان وایە ئەو بڕیارەی یان ئەو داخوازیەی کە شەوی ڕابردوو تا بەرەبەیان هێز و لایەنە سیاسیەکان پێگەیشتن کە داخوازیان لە پەرلەمان کرد ئەم کۆبوونەوەی دوا بخرێ ئێمە لە پارتی بەم داخوازیە و بەم داوای هێز و لایەنەکانی خۆمان لە پێناوی سازان لە پێناوی بەرژەوەندیە باڵەکانی ئەم گەلە پابەندین بەڵام میکانیزمی تەعجیلەکە چۆن بێ ئێمە پێمان وایە ئەم بابەتە پێویستی بە هۆڵی پەرلەمان نییە چونکە لەوانەیە لەناو هۆڵی پەرلەمان تێڕوانین و ڕای جیاواز و هەندێک جاریش چوون بۆ ناو مزایەدە و لایەنێک من متەمەسکم و ئەو متەمەس بۆچی مادام ئێمە بڕیارماندایە سازان بکەین مادام ئێمە بڕیارماندایە بەیەکەوە ئەم یاسایە هەموار بکەین و هەمومان لەسەری کۆک بین ئیتر ئیجاب ناکات ئەم بابەتە بچێتە چوارچێوەی ئەوەی چەند لایەنێک خۆیان لەو دەرگایان لەو دەواازەیەدا بنێن کە ئەوانە دژی تەعجیلن و بەشێکی تریش داخوازی تەعجیلە ئەمە دیسان دەمانگەڕێنێتەوە بۆچی بۆ خاڵی سفر بۆیە ئەم بابەتە بۆی بەنەرمی بۆ ئەوەش پەیامێکی ئاشتیانەی نەرمی جوانی دڵخۆشکەری زۆر باش بدەینە هاوڵاتیانی کوردستان پێویستمان بەوەیە هەر لە کۆبوونەوەی سەرۆک فراکسیۆنەکان ئەم بابەتە بە یەک بەلاغ بڵاو بکرێتەوە کە کۆبوونەوەی پەرلەمان ئەمڕۆ دواخرا و حاڵەتێکی زۆر تەبیعیە و پێشتری سابقەی هەبووە و پەیڕەویشە و یاساییشە و زۆریش تەبیعیە بۆیە ئێستا سەرۆک فراکسیۆنەکان لە کۆبوونەوەدا قسە لەسەر ئەو بابەتە دەکرێت وە لە فراکسیۆنە یاخۆ بڵێن لە کاتی گفتوگۆکردنی پێنج لایەنەکە ئەو ڕایە هەبووە و داوا لە پەرلەمانی کوردستان کراوە ئایا شتێکی یاساییەکە مستەن لە سەرۆک فراکسیۆنەکان و لەگەڵ دەستی سەرۆکایەتی گفتوگۆ لەسەر بکەن و بڵێن کۆبوونەوەکە دواخرا زۆر یاساییە زۆر ئاساییە زۆر پەیڕەویە زۆریش تەبیعیە هیچ مشکلێکی تێدا نییە چەندین جاری تریش حاڵەتی وا بووە کۆبوونەوە دانراوە دواتر هەر بەلاغێک لەناو بۆکسەکانمان دانراوە دەڵێن یان ئەو بڕگەیە زیاد بوو یان دواخرا بۆ ڕۆژێکتر زۆر ئاساییە هیچ کێشەی تێدا نییە بەتایبەتی بۆ بابەتێک کە پەیوەستە بە سازان ئەوش بە دەنگدان دەکرێتن ئەو مەسەلەی ئەو هینەیە مەرج نییە ئەم بابەتە بە دەنگدان بکرێت زۆر ئاساییە بەبێت دەنگدان ئەم بابەتە لەناو بەڵام لایەنەکانی تر وەکو گۆڕانە ئەندامانی پەرلەمان دەکرێت داوا بکەن و بابەتەکە دوا بخرێت بەڵێ ئێستا پێش ئێستا یەشێتی و گۆڕان و کۆمەڵ گوتیان ئێمە هەرگیز لەگەڵەوە دانی کۆبوونەوەکە دوا بخرێتن ئایا قسە لەگەڵ ئەوە کراوە لە سەرمانی ئێمەش بوو چونکە هەمومان بە دڵخۆشی هاتووین دەمانەوێت ئەمڕۆ دڵنەوایی و استقرارێکی باش بدەینە خەڵک دوای ئەوەی کە خەڵک بە تەسەوەری من لە درێژایی شەوی ڕابردوونەی بەشی زۆری هەر نەخەوتبی بۆیە یعنی هاتنی ئەو تەسریحانە لەو بەیانیە لە جیاتی نقلانە و قسەی خۆش و مژدانە بدەین و ئەمە متەمەسکین و ئەمە تەعجیل ناکەین ئەمە بەڕاستی بۆ ئێمە جێگای سەرسوورمان بوو خۆ ئەگەر لایەنەکان چەند لایەنێک وەکو باسم کرد لایەنەکان نا چەند لایەنێک پاشە گەز بوونەتەوە لەو ئیتفاقی کە لایەنەکان شەوی ڕابردوو کردیانە فەرمونەوە هۆڵی پەرلەمان بڕۆن کۆبوونەوەی خۆتان بکەن هیچ ینی بڵێن قسێکێ لەسەرەوەی کە کۆبوونەوەکە بەکرایی بکرێتەوە تاکو ڕۆژی یەکشەممە پێمان وایە ئەسان کۆبوونەوەکە نەکرایتەوە تاوەکو بەکراوەی بەجێی بهێڵین هیچ کۆبوونەوەک جاری ئینعقاد نەبووە وەمە لەگەڵیشی دانین جارێ هیچ جەلسەیەک ئینعقاد ببێ تاوەکو ئێمە لە جەلسەی داهاتوو ئینشاڵڵا بە وەرەقەیەکی یەکگرتووی موحەدی هەموو لایەنەکان لەناو ئەم کۆبوونەوەیە ئیتفاقی لەسەر دەکەین و ئینشاڵڵا مژدانەیەکی خۆش بێنە خەڵک اتفاقەکە کراوە یاخود ماوە دەکرێت ئینشاڵڵا دەکرێت بەڵام چی پێکهاتووی ئەوەی من زانیاری بە من گەیشتووە تێڕوانینی زۆر لێک نزیک هەبووە خاڵی هاوبەشی زۆر هەبووە لەسەر ئەوەی کە نیزام پەرلەمانی بێ لەسەر ئەوەی کە دەسەڵاتەکان ڕێک بخەینەوە لەسەر ئەوەی کە هەوڵ بدەین پرۆسەیەکی و پرۆژەیەکی چاکسازی دوور و درێژ بەیەکەوە بۆ ئەم وڵاتە بڕیار لەسەر بدەین لەسەر ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان ئەنجومەنێک دروست بکرێ لەسەر ئەوەی کە هەوڵ بدەین سازان دروست بکەین لەسەر چۆنێتی هەڵبژاردننی سەرۆک ئەمانە لێک تێگەیشتن هەیە لێک نزیکێ تاوکاتە چێ وەکو سەرۆکی هەرێم ئیش و کارەکان بەڕێوە دەبە ئێمە پێشتر ئەو بابەتەمان زۆر بە قانونی بناقەشە کرد و دواتریش ئەو بڕیاری نەک بڵێن لە ڕابردوو پێمان وایە و دوای بەتایبەتی دوای بڕیاری مەجلیس شوراش و بەپێ ئەو تەقیمە قانونیانەش کە ئێمە کردومانە سەرۆکی هەرێمی کوردستان بەردەوامی دەدات بە دەسەڵاتەکانی خۆی تاوەکو ئێمە ئەم پرسە چارەسەر